نیپا، ناوبانگ، ڤایرۆس، پیشە، پەتایەکی تۆقێنەر، شوێن و بەرواری لەدایک بوون، مالیزیا ساڵی 1998 لە ناو چێڵگەیەکی بەخێوکردنی بەراس. نیشانەی تایبەتمەندی هیچ شارەسەر و ڤاکسینێکی نییە. مرۆڤایەتی جارێکی دیکە لە ژێر هەڕەشەدایە. ئەو کردنێک کە تووشی مێشک دەبێت. مەترسیەکی گەورە دەخاتە سەر کۆئەندامی هەناسەدان. ئەم پەتایە چی لێمان دەوێت؟ سەرچاوەکان دەڵێن ئەمە پەتای بکوژی داهاتوو دەبێت. شەمشەمە کوێرە جارێکی دیکە ڕۆڵێکی شەڕەنگێز لە چیرۆکەکەدا دەگێڕێت. هەروەگەوەی کۆڕۆنای لە ئامێزگرت و تێیدا گەورە بوو. بێژەوەی ژەهری خۆی بە زەویدا بڵاو بکاتەوە. بەڵێ هەموو زەوی جیاوازیەکە تەنیا ئەوەیە. نیپا حەزی کرد لە شەمشەمە کوێرەی میوەدا گەشە بکات. لەوێشەوە گوازرایەوە بۆ بەراز پێشەوەی بچێتە جەستەی مرۆڤەوە. لێرەوە بووە 16ەم ترسناکترین نەخۆشی کە هەڕەشە لە مرۆڤایەتی دەکات. لە مالیزیا گەشەی کرد. ڕوحی چەندین کەسی دروێ نەکرد. ڤایرۆسەکە دیار نەما. بەڵام بەزووی و ساڵی 2001 لە هیندستان سەری هەڵدایەوە. شەمشەمە کوێرەی میوە لە ئیندۆنیزیا و مەدەغەشقەر و فلیپین و تایلەند بڵاوە. لە سفرەوە دەستی پێکرد و لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە گوازرایەوە. بە تایبەت لە نێوان پزیشکەکاندا کە هەوڵیان دەدا کۆنتڕۆلی بکەن. نیشانەکانی دروستکردنی کێشەیەکی گەورە لە هەناسەداندا، هەڵاوسانی مێشک و گرژبوونی ماسوولکەکانی. ڕێژەی مردنی کەسانی توش بوو بەم نەخۆشیە لە نێوان لە 140 بۆ لە 175دایە. ئەگەر نەژمرن بۆ ماوەی 24 تا 40 کاتژمێر دەچنە دۆخی بێهۆشیەوە. ماوەی مانەوەی ڤایرۆسی نیپا لە جەستەدا لە نێوان 4 تا 14 ڕۆژدایە. ئەگەری هەیە بگاتە مانگ و نیوێک. چەندین کێشە و ئاستەنگ بە دەوری ئەم نەخۆشیەدا دەسوڕێنەوە. ساڵی 2017 ڕێکخراوی تەندروستی جیهانی راپۆرتێکی بڵاو کردەوە. داوای کرد توێژینەوەکان لەبارەی ڤایرۆسی نیپاوە خێراتر بکرێن بۆ ئەوەی جیهانەکەمان تووشی شۆک نەکات. ئێستا دەبێت ئەو دەنگانە بەرز بکرێنەوە کە هۆشداری دەدەنە جیهان. لە کاتێکدا هێشتا ئێمە لە خەوی ناخۆشی کۆڕۆناداین کە نایەوێت کۆتایی بێت. ساڵێک زیاترە مرۆڤایەتی بە تۆزێکی واوە چاوەڕێیە بۆ ئەوەی ئەو ڤایرۆسی جیانی تاساند و سەدان هەزار جانی کێشە کۆتایی بێت. هێشتا ئامادەنین بۆ تۆ ئەی نیپا. کۆڕۆنا زۆری لێکوشتین. ئێستا کاتی تۆ نییە. دەپاڕێنەوە خوددا بمان پارێزێت.